معاشەیەمە وەرمان گرتووە مانگی چەنە؟ حوت باشە لای تەیفسامی چەند نووسراوە؟ معاشی چەنە وەرگیراوە لە بەغدا؟ ئەم تەسەوورم وایە نوۆیە تەسەووری خۆم وایە نوێە لەبەرە 1970 گرفتی ماوە زانی چۆنە کاک ئەوەی یعنی هاوکێشەیەکی سادەیە نەوت ئەڕواوە نییە؟ باشە مەرجەکەی تر چییە؟ 120 میلیارەکەی 120 میلیارەکەی حکوومەت ئەڵێ نایە ئەڵێ من مانگانەیەم یعنی وەکو بڵێ عینێک وەکو بڵێ چاکە و پیاوەتێکیش بەسەر خەڵکەوەکە ئەمە مانگانەی دەی بەڵێ مانگی دەی 120 وانە هێوش معاشەکەت بۆ نێرە هین دێ 1120 بەس ئایا لە 11 ینی لە 11 و 12 ئەتوانی 520 بنێری؟ بەڵێ خۆیان ئەگەر بیانەوێت دەتوانن بەڵام دەینێرن ناینێرن ئەخ دەیتر دەبێ ئەگەر بیانوێ معاشنە فۆتێ پێم وایە زۆر کێشێکی ئاسانە بیانوێ معاش داهاتی شەیە ئەگەر بە بۆچوونی بەڕێز ئەی چی داهات چیان لێ کردووە؟ نا داهاتی حوتیان داهاتی ئەسڵی مانگی حوتی ئەسڵی هینەک حوتی سینی حوتی ئەسڵی ئایمانی یەکی حوت تا یەکی هەشت ئەو داهاتە لەکوێیە؟ ئەو داتی ناوخۆ بەڵێ خۆم ئەمەی کەم 120 خیر نردویانەی نۆیە بەڵی مانگی نۆ نردویانە هی مانگی حوتە لە بنەوە